چل ڕێگە بۆ وازهێنان لە گوناه. ڕێگای دووەم یاخود هۆکاری دووەم بریتیە لە جیهادی دەروون، مجاهدەت النەفس. جیهادی دەروون واتە هەوڵ و تێکۆشان لەگەڵ دوو دەرونی خۆت بۆ ئەوەی واز لە گوناه و تاوان بێنی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت حفەتی النار بالشەهەوات، واتە ئاگر بە خۆشی و بە ئارەزوەتەکان دەورە دراوە، کەواتە وازهێنان لە خۆشی و لە ئارەزوات و لە شەهەوات پێویستی بە جیهاد هەیە لەگەڵ دەرونی خۆت، وا مەزانە بە شەو ڕۆژێک دەتوانی واز لەوە بێنی، نەخێر بەڵکو پێویستی بە جیهادە، پێویستی بە جیهادی دەروونتە، پێویستی بە خۆگری و بە ئارامگری هەیە. بەڵام ئەوە بزانە کەوا ئەو تێکۆشان و جیهادت لەگەڵ دەرونی خۆت بریتیە بەڵگەیە لەسەر ڕازگۆیی تۆ بۆ وازهێنان لە گوناه و تاوان. بەڵام چۆن دەتوانی جیهادی دەرونی خۆت بکەی؟ چۆن دەتوانی واز لە شەهەوات و ئارەزوەکان بێنی؟ ئەوە بە چەند ڕێگایەک دەبێتن. ڕێگای یەکەم هەمیشە بڵێ خوایە پەنا بە تۆ دەگرم، لە تۆ دەترسێم ئەی ڕەب العالەمین. ئەمە قسەی چێ بوو؟ ئەمە قسەی یوسف عەلەیهی سەلام کاتێکەوە خێزانی عەزیزی میسر جەستەی خۆی بۆ یوسف عەلەیهی سەلام ئامادە کردبوو لەسەر دۆشەکێکی ئاورشمین. لەو کاتەشدا یوسف عەلەیهی سەلام بەندەیەک بوو لە بەردەستی ئەو، بەندە بوو تازە گەنجیش بوو. بەڵام مووقف و هەڵوێستی یوسف چ دەبێتن؟ ڕادەکات لە بەردەستی و دەڵێت ئینی ئەخاف الله، من لە خوا دەترسێم، پەنا بە خوای پەروەردگار دەگرم. کەواتە ئەمەد هەمیشە لەبیر بێتن. دووەم خاڵ هەوڵدا هەمیشە چاودێری خوای پەروەردگار بزانە، خوای پەروەردگار چاودێرتە بەسەرتەوە، چاوەکانی خۆت بپارێزە، چونکە خوای پەروەردگار یعلم خائنة الأعین وما تخفي الصدور، دەزانێت چاوەکانت، خیانەتی چاوەکانت و ئەوەی لە دڵیشتەوە شاردۆتەوە خوای پەروەردگار پێ ئاگادارە. خاڵی سێیەم هەوڵدا نزیک نەبیەوە لەو شوێنانەی کەوا شەهوەت و ئارەزوت دەجوڵێنن. چ ئەو شتانەی کە شەهوەت و ئارەزوت دەجوڵێنن، چ ئەو شوێنانە. ماشەڵڵا ئێمە ئەمڕۆ لە سەردەمێکدا دەژین پڕە لە فیتنە و لە شەهەوات و لە ئارەزوو، بە تایبەتیش ئەنتەرنێت، بە تایبەتیش فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان. هەوڵدا چونکە ئەوانە کاتی زۆرت دەکوژن، کاتەکانت زۆربەی کاتەکانت دەکوژن و هەروەها دوورشت دەخەنەوە لە خوای پەروەردگار. هەوڵدا دوور بکەوە لێیان، هەڵبێ وەکو یوسف عەلەیهی سەلام لەبەر ئەوانە چۆن یوسف لە پشتەوە قەمیسی دڕا، تۆش هەڵبێ لە بەریان. خاڵی چوارەم و کۆتایی هەوڵدا خۆت بەشتی حەقەوە مشغول بکە. ئەگەر بەشتی حەق، بەشتی ڕاست و دروست خۆت سەرقاڵ نەکەی، ئەوە بزانە شتی باتڵ و ناحەق سەرقاڵت دەکاتن. لە کۆتاییدا ئەوە بزانە والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين. ئەوانەی کەوا جیهادی دەرونی خۆیان بکەن، خوای پەروەردگار دەفەرمێ ئەوانەی لە پێناوی ئێمەدا تێدەکۆشن و جیهادی دەرونی خۆیان دەکەن، سوێن بەخوا ئەوانە ڕێنمونی دەکەین بۆ ڕێگای ڕاست، بۆ هەر ڕێگەیەکی چاک، ڕێگای چاکیان پیشان دەدەین و خوای پەروەردگاریش هەمیشە لەگەڵ چاکەکارانە.